السلام عليكم ورحمة الله مام سەرکەوت باشی سلامەتن وەڵام مەشهد دڵخۆش بووین لە دووڕە چاومان پێکەوت کامیر و ئەوانە بکوێ وتم ڕاگرن توشمادی هەزۆر الحەمدولله قاپتان ساغبی ئەرێ وەڵا ئەمە 6 مامۆستا پێک و فەقێ بووین وەختی خۆی لا یزان تقریبا 20 ساعت دەبووینە لە 2024 شەمەک ناشەمەک دادەنیشن ئەو ڕۆ شەموو بوو دەبا دابنیشن لە لەکنە من وتمە دەچنە ئاقاری مصرفك كتسته ماسیش ماهینە ما مسعود باسد اما يعني او بسالة للظلم بو وشتم لا كودر لا خرشي قندك يبكم بلام اتو لبري ما مستايش عيني لهما كادا قشتياري شي ميواني او قندي اموش قالت قصت لي اواني كدين الى او قندا سروشتشي جواني هي مريان هي معراتان هي اسبو ايوانيان هي اواني دين السفري اموش قالت لي وانا بتابتي جينجي بيش دخل السفري وشتانا خود بيت تایبەتمان هەیە لە بەهاران باسی سەفرە و ئەوانە خەڵک هەان دەدەین بچنە سەفرەی سافر و تەسیح و پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم و پێغەمبەر چوتە ئاقاری لەگەڵ سەحابان کاوەڕیان بردێ یەک گوتی ئەمن سەری دەبڕم یەک گوتی ئەمن لێ دەنێم یەک گوتی ئەمن کەلوپەلی دەکەم پێغەمبەر فەرمی ئەمن داری خڕ دەکەم و یانەی بەشدار بوو لە ئیشکردنەکەی بەڵام ئەوەی زەرورە لەسەر ئەو خەڵکەی جێگای خۆی پانکاتۆ یانەی چی تێدایە ئەو کە هەستا لەوێ پێ ئیشت پێ دەبتەوە هەفتەش کە دێوە جێ منە دێو ئەو جێ ئەتو نایە برادەرەکەت دێ یانە گوناانێت خۆ ئەو سروشتە جوان بەس تەسویر بکەن یانە ئەو دار و بار و ئەو کەسکاتیە وەڵا تازە ڕێهاتنی هەست سوبحان الله ماشەڵڵامان کردی یانێ خاکێکمان هەیە نیشتیمانێکمان هەیە لە هیچ وڵاتان نییە هەرچا وەرزی بەها ساڵێمان هەیە الحەمدولله شکرانەی خوای لێ پێویستە ئەمەش دەستی پێوە بگرین و والله ئەم دەستخۆشی لێ دەکەم و سپاسش دەکەم خوا خێر بنووسن کە بەرنامەکەی من دەوڵەمەندتر کرد و ئامۆژگارەکەش بۆ هیوایان ئەوەی دەبینیتن بە تایبەتی ئەوی گەشتیارە شوێنانە زیان بە دار و بار و ژینگەی ئەو گوندە نەگەنی